بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوە بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسیکی گرنگکەین. یەکێک لەو ئەزمونکارە میدیانەی کە پێشتر لە تەلەڤیزیۆنی کوردی کەرکووک بووە، ماوەی 38 ساڵ لەناو دەستگایەکی میدیایە کاری کردووە، ئەویش بریتیە لە هاشم جەباری. دەپرسین ئایا هاشم جەباری کێیە؟ کێ بوو یەکەم بەیاننامەی 11 ئازاری لە تەلەڤیزیۆنی کوردی کەرکووکەوە خوێندەوە؟ ئەی کێ بوو بەیاننامەی کۆتایی هاتنی شۆڕشی ئەیلولی لە 6 سەی ساڵی 1975 خوێندەوە؟ تا چەند کوردەکان تەسلیم بە حیزبی بەعز نەبوون؟ ئایا هاشم جەباری کەسێکی بەعسی بوو لە تەلەڤیزیۆنی کوردی کەرکووک یاخود بێلایەن بوو؟ ئەمانە کۆمەڵێ باس و بابەتی گرنگن کە لەم بەرنمەیەدا باسیەکەین بە میوانداری بەڕێز هاشم جەباری. خۆشحاڵم کاک هاشم لە بەشی یەکەمی بەرنمەکەم بتوانین گفتوگۆیەک بکەین. هاشم جەباری کێیە؟ هاشم جەباری ناویسیانی هاشم عەبدوڵڵا مەعروف جەباری عەشیرەتەکەمە. ساڵی 1944 لە هەولێر لەدایک بووم، بۆ لە هەولێر باوکم جەباریە و خەڵکی کەرکووکە. باوکم کاتی خۆی کارمەندی کشتتوکاڵە بێ، ئەگوازرێتەوە بۆ هەولێر، لەوێ ئەبێتە سەرۆکی بەشی قەڵاچۆکردنی نەخۆشیەکانی کشتتوکاڵ. بەدێ هاتەکانی ناوچەی دزەی و ئەو ناو ئەسوڕێتەوە. دوایی لە هەولێر دایکم ئەهێنێ و لە هەولێر ئەگیرسێتەوە. من تەمەنم گەورە بوو، بە 11 ساڵی چوومە قوتابخانە، لەبەرەوەی باوکم منی لە مەلادانا بوو، قورئانم خوێندبوو، هەنێ وردە کتێبی ئاینی. ڕۆژێک شێخێکەیە لە هەولێر، هاوڕێی باوکم بوو، ئەچوێ لای جەژن بوو، وتی لە پۆلی چەنی؟ وتم لە قوتابخانە نیم. بە باوکم وت بۆ؟ وتی لەبەر مەلا دامناوە. گوتی وەختی مەلا نییە، دوا ڕۆژەکەی مەفەوتێنەوە گەنجە، وەختی وەل مەلا نییە، بینێرە بۆ مەکتەب. ئیتر من ساڵی 55 یعنی تەمەنم 11 ساڵان بوو چوومە قوتابخانە. پۆلی یەک لەبەرەوە قورئانم خوێندبوو، تاقییان کردمەوە، وتی تۆ ئەبێ بچی بۆ پۆلی 3، بەڵام نابێت لە پۆلی 2 دەوام بکە. زۆر زیرەک بووم، سەرەتاییم تەواو کرد لە پێشی شۆڕشی 4 بەڵێ سەرەتاییم تەواو کرد. لە 5 سەرەتایی بووم کە شۆڕشی 4 تەمووز ڕوویدا. دوایی ناوەندی لە ناوەندی هەولێر، سەرەتاییم لە ناوەندی ئیبن خەلەکان بوو، ناوەندیم لە ناوەندی هەولێر، ئامادەییشم هەر لە ئامادەی هەولێر تەواو کرد بەشی زانستی. کە تەواوم کرد لە کۆلیجی سەربازی ناوم دەرچوو، بەڵام هاوڕێکی خۆشەویستم یادی بەخێر و خوا بە بەهشتی شاد بکات، جەباری، ئەو کاتە لە باڵی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕاست پێدرا بوو هەواڵەکان بخوێنێتەوە، چکە لە 7 تەمووزی ساڵی 69 بەشێکی کوردیاندانە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک، بەشی کوردیتیانە بوو. کاک جەباریان ڕاست پار بچێ لەوێ هەواڵەکان وەربژێڕێتە کوردی و نامێق محەممەدێکە بوو ئەو هەواڵەکان بخوێنێتەوە. باشە، دێمە سەر ئەو باسی تەلەڤیزیۆنەوە بەڕێست و ئەزمون لە کاری ئیعلامە. بەڵام ویستم لە ژیان نامەکەت ئەوەم دەستکەی ڕووداوەکانی ساڵی 1950 تەمووز تۆ لە هەولێر بووی، ئەو ڕووداوانە هیچت لە بیرە؟ زۆریم لە بیرە مامۆستا. ئەو ڕۆژە چۆن دێتەوە پێشچاو ئێستا ڕووداوەکان شاری هەولێر چۆن ئەو ڕۆژە بۆ ڕووداوانە تێپەڕیوە، دیمەنەکانی چۆن؟ شاری هەولێر شارێکی زۆر هێمن و ئاسایی بوو، جیروکرفتی زۆر کەم بوو ئەو کاتەش. بەڵێ ئەو کاتش کە شۆڕشی 4 تەمووز ڕوویدا، من لە بیرمە وەکتە تازە بێرد مناڵ بووم، گۆڕەپانێک هەبوو پیاوت گۆڕەپانی سەلام ئاشتی، گۆڕەپانی ئاشتی ناوی بوو. ئەلەوێ بە هەر بۆنەیەکی بڵێن حکوومەت هەبوایە، یا وەکو بڵێن جەژنی کرێکاران، یا هەر بۆنەیەک لەوێ ئەو خەڵکە کۆ ئەبەوە هەڵپەرشی دەست پێکرد. من لەوێ
زۆر هەموو ڕۆژەچم هەڵپەرچیەمە کردو زۆرم پێخۆش بوو لەم خۆشیەوە من عەبدولکەریم خۆشویست هەستا بەم مناڵیە شعرێکم بۆی نووسی ساڵی 58 بەڵێ ئەوەی لە بیرمە ئەڵێم هەربژی ئەی قارەمان عەبدولکەریم پاڵەوان عەرەب لەگەڵ کوردان فیدان لە ڕێی نیشتمان هەر بۆتەیە سەر و ماڵمان لەگەڵ ڕوح و کەس و کارمان هەر توی هێزی ئەژنۆمان پاڵەوانی نەبەزمان ئیتر زۆر بوو بیرم نەماوە ئەمەم نووسی ئەمەم بۆ قوتابیەکانی پۆلی خۆم خوێندەوە بە مامۆستایان مامۆستا ئاینی پێوتی لەگەڵ عەرەبی وتی بیخوێنەوە بە قوتابیەکان بینووسنەوە کە گەیشت بە هێزی ئەژنۆمان وتی ئەمە شعری تۆ نییە مامۆستای خۆمە وتی ئێمە کە هەولێر ئەژنۆ بەکار نایەنی هەولێر چۆک بەکاردێنی ناڵێ ئەژنۆ وتم مامۆستا من باوکم کەرکوچی ئێمە لە ماڵەوە بە کەرکوچی قسەکەین وتی بیسڕدەوە بەڕاستی زۆر خەمم پێی خوارد ینی هەر لەبەر بەکارهێنانی ئەو ئەژنۆوتی ئەوەی تۆ نیە چکە ئێمە ئەژنۆ بەکار نایە باوکم ئیتر زۆرم پێ ناخۆش بەڕاستیەکەی مامۆ هەتا ساڵی 66 زارێشتر دەستم بە شعر نووسین کرد هەنێ شعرم نووسی ئەو کاتە ڕۆژنامەی ئەلەخبار هەبوو دەنگ و باس لە بەغا دەرەچوو لاپەڕەیەکی کوردی بوو سێ-چوار شعرم نارد هەموو ئەو بابەتانی بەڵام کردوەوە لای خۆم پاراستومە تا ئێستاش باشکەواتە تۆ قۆناغەکانی خوێندت تەواو کرد و دواتر لە کولێ عەسکەری وەرگیراوی بەڵێ چۆن بوو نەچوویتە کولێ عەسکەری ئەوە ڕاستی بێ من جەبار جەباری شەهید جەبار جەباری زۆر لە منەوە نزیک بوو هاوڕێیەکی باشمان هەبوو ئەهاتم بۆ کەرکووک زۆرجار لە ماڵی ئەوانە بووم ئەو هاتە هەولێر لە ماڵی ئێمە بوو دانیشتبووین وتی بۆ نایە بۆ تەلەڤیزیۆن وتم چی کۆم من شتێکم دەربارەی تەلەڤیزیۆن نییە شتێک نازانم دەربارەی تەلەڤیزیۆن تۆ دەستی ئەدەبیت هەیە وەکو متەرجیمەوە دوایش ئەخبارە خوێنیتەوە شتووە شوێنێکی باشەوە نایەت وەکو بڵێ قایلی کردم بەڵام چۆن بێم بۆ تەلەڤیزیۆن ئەو خۆی لە تەلەڤیزیۆن کاریە لە تەلەڤیزیۆن مامە نەخۆی خۆی مامۆستای سەرەتایی بوو هاتنی بۆ تەلەڤیزیۆن ڕاست پێدرا بوو لە باڵی مەکتەبی سیاسیەوە سوێر بە باڵی مەکتەبی سیاسی بوو بەڵام بەشی کوردی چۆن کرایەوە لە تەلەڤیزیۆن لە یادەوەری تێپەڕبوونی ساڵێک بەسەر هاتنە دەسەڵاتی حزبی بەعەس سعدون غێدان و مرتەزا سعید عەبدولباقی ئەمانە ئەندامی سەرکردایەتی بەعەس بوون بەو بۆنەیە و دێنە کەرکووک کە دێنە کەرکووک سەر لە باڵی مەکتەبی سیاسی ئەدەن ئەلەوێ داوایان ئەڵێن تەلەڤیزیۆنی کەرکووک ئەوە ساڵێک و ئەوەنەیە هەیە شتێکی کوردیتیانی ئێمەش مافی خۆمانە ئەوان هاتنە جواب وتیان ئەمڕۆ لاریمانی ئەمڕۆ بڕن دەست بەکار بن ئێتر باڵی مەکتەبی سیاسی ئەوانێ لەوێ بوون نامێق و جەبار جەباری بوو دەستیان هەبوو لە ئەدەب و شت خوێندنەوە ئەوانەیان نارد هەمان ڕۆژ هەواڵیان خوێندەوە بەڵام کاک نامیقی ڕەحمەتی ئیش و کاری زیاتری لە باڵی مەکتەبی سیاسی بوو بۆی نەئەکرا دەوام بکەم جەبار جەباریش مامۆستای سەرەتایی بوو ئەبوایە بچێتەوە کارەکەی خۆی داوایان لە من کرد منیش ئەبوایە مامزەلال قایل بێ لە کۆلیژی سەربازی چۆن وازی بێنم چوومە باڵی مەکتەبی سیاسی لە بەغا مامزەلالم بینی پێم وت وتی نابێ ئێمە پێویستمان بە ئەفسەر هەیە ئەفسەر ئێستا تۆ چی لە تەلەڤیزیۆنەکەی وتم بەخوا مامە حەزم لێ شتووە پێکەنی وتی ئەترسم ئافرەت و شتووە لێ بۆیە ئەڕۆی وتم نەوەڵڵا هەر بەڕاوبەتم لەوەیە وتی باشە عەبدوڕەحمان زەبیحی دانیشتبوو وتی کا عەبدوڕەحمان من دەرەچم نامەیە بۆ عەباس ئەفەندی بنووسە لێپرسراوی لقی کەرکووکی باڵی مەکتەبی سیاسی بڵێ کتابێک بکە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بڵێ هاشم زەباری پالێوراوی مامزەلالە نامەکەی بۆ نووسیم هاتمان لە عەباس ئەفەندی وتی کتێبی ناوێست دەست بەچێ تەلەفۆنی بۆ بەڕێوەبەری تەلەڤیزیۆن کرد یەحیا جەمیل حومادی بوو ناوی کابرایەکی بەتەمەن بوو وتی بابێت هەر هەمان ڕۆژ ئێوارەکەی چوومە تەلەڤیزیۆن منی بینی
وتی بێ ئێستا هەواڵ بخوێنیتەوە. من دەوری پێشی حەوت گەیشت هەواڵەکان حەوت و نیو بوو. وتم مامۆستا تاقیمانەیەکم نییە با یەک دوو ڕۆژ وتی نابێ ئێستا هەواڵ بخوێنیتەوە. وەڵی تر جەباری هەواڵەکانی وەرجێڕا بۆ کوردی سەیرم کرد 11 هەواڵ بوو چوومە ستۆدیۆ. جێگەری بەڕێوەبەر و سەرۆکی ئەندازیاران کورد بوو محەممەد ڕەحیم بەڕەحمەد بێ محەممەد ئەحمەد ڕەحیم هاوتی مامۆستا ئەم تەلەڤیزیۆنەی بەرامبرد لە ژوورەکە کە وێنەی خۆتت بینی تۆ لە ماڵەکانی گوڵۆبەکی سووریش لەبان سرم بوو دیار بووتی گوڵۆبەکەش بینی دەنگت لە ماڵەکانە دەست پێ بکە. هەواڵی یەکەم خوێندەوە ئەو ئەگەر هاتە ژوورەوە نەهاتوایە دەقەیەتر بواە هەڵە سام و کاکە نایکەم دڵم سەد لێ ئەدا ئەترسام. سامی کامێرە زۆر قورسە ئەوەی نەزانێ کەوەی بتمووی لەگەڵ ئەو قسانە بووم چۆ دەرەوە مۆسیقای هەواڵەکان بەڵاو کرایەوە دەستم پێ هەواڵی یەکەم و دووەم زۆر پێمەوە دیار بوو. دوای خۆم بە خۆم وتم تۆ دەرچووی ماڵەکان تۆیان بینی خەڵک تۆیان بینی خۆت فەشەل مەکەوە بەردەوام بە. ئیتر هەواڵی سێیەم و چوارەمەی خۆم گرتو هەواڵی دوا هەواڵ ئێستش لە بیرمە هەواڵێکی فەڵەستین بوو بە خەندەیەکەوە کۆتاییم پێێنا هاتمە دەرەوە باوەش پیاکردم بە ڕێوەبەر و پیرۆزبایی لێکردم. وتم مامۆستا بۆچی ینی ئەمڕۆ وتی ئەوهانەبی فێر نابی دەست بەجێ هەواڵی تر کتابی بۆ کردن بۆ بەغا و بڕیاری دامەزراندنم. ئەمە کەی بوو بڕیارەکە؟ ئەمە 1969 هەواڵم خوێندەوە بۆ بەیانی کتێبی نووسی بۆ بەغا دوای هەفتێ وەڵامی هاتۆ موافقە کرد. باش 1969 بوو بەڵام تۆ لەم قسانە بەڕێزت زۆر باسی مەکتەبی سیاسیت کرد یعنی بۆچی باسی سەرکردایەتی شۆڕش سەرکردی کورد نەکرد بۆ ئەو کاتە ینی جیاوازیەکە هێندە هەبوو ئەو نەزەق بوو لەقییان هەبوو لە کەرک و باڵی مەکتەبی سیاسی پارتی باڵی مەکتەبی سیاسی پارتی نەک هەر تەلەڤیزیۆن ئیشی زۆریان کرد لەبەر ئەوەی پێشەوەی هەفتەی تەمووز بکرێ ئەوان ئاگادار بوون وەکو لایەنێکی بڵێن لەگەڵ ڕەحمەتی مەلامەستفا جیا ببوونەوە لەگەڵ ئەمانە حکوومەت ئەویست قایلیان بکە کەسپیان بکە بۆ خۆیان. کاتی باڵی مەکتەبی سیاسی زۆر شتکرا مامەستا نەک هەر تەلەڤیزیۆن نەورۆز کرایە ڕسمی باڵی مەکتەبی سیاسی کردی ئەو فترەیە بوو پێشەوە 11 ئازار کۆڕی زانیاری کورد زانکۆی سلێمانی دهۆک بووە پارێزگا ئەوە هەمووی لەو ماوەی بە کە باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ باسە پەیوەندی باش ئەو کاتی کە حیزبی بەعس و باڵی مەکتەبی سیاسی پەیوەندیان باش و ئەمە دەستکەوتەکانی باڵی مەکتەبی سیاسیە بەڵێ ئەوە هەمووی پێش 11 ئازار بوو. ئێوە ببوون بە ئێوەش یعنی خۆتانی ئەعلان کردبوو سەر بە باڵی مەکتەبی سیاسی بوون. من لە چواری ئامادەیی بووم کە چوومە ڕیزی باڵی مەکتەبی سیاسی گەنج بووم هێشتا لە هەولێر ئەو کاتە ڕەحمەتی مەلا عەوڵا عەبدوڵڵا ئیسماعیل کە مەلا ماتۆر بەناوبانگ بوو لێپرسراوی لقی هەولێر بوو. پەیوەندی زۆر من گەنج بووم خوێنم گەرم بوو ئیشی جوانم ئەکرد زۆر زوو پێشکەوتم زۆر زوو لە ماوەی ساڵ و نیوەکە بووم ئەندام ناوچە لەبەر ئەوە ڕێزی تایبەتیان بەرامبەرم هەبوو باڵی مەکتەبی سیاسیش منیان لە نیزێکەوە ئەناسی بۆ هەموو شتەکانی لقی هەولێر بۆ بەغا بۆ مەکتەبی سیاسی من ئەم بەرچکە عەرەبیەکەم باش بوو نەکتێش چاوکراوە بووم تەمەنیشم لەبار بوو بچمە بەغا و چووم و ئاهاتمەوە پەیوەندیم لەگەڵیان زۆر باش بوو. بۆیە لە نزیکەوە ئەمیان ناسی و لە ڕێزی تایبەتی مەبوو لەلایەن. بەڵێکەواتە ناکۆچیەکانی ناو بڵێن سەرکردایەتی پارتی با بڵێن ئەوەی کە باڵی مەکتەبی سیاسی جیابوونەوە لەگەڵ بارزانیا کێشەیانە بوو ئێوە ئاگاداری کێشەکانیش بوون. ئێمە دوای بیستمان چکە کێشەکان 64 دەستی پێ کرد من 65 بە 66 چوومە بەڵام دوایی بووی بە بەشێک لە کێشەکانی یەکلا بوویتەوە بەلایەک. بەڵێ وانە بەڵێ خۆزگەوانە بواە خۆزگە ئەو دووبەرەکێ نەبووە تا ئێستش هەمووی ئاشەواری ئەو ساڵانەیە کە تا ئێستش پەیوەندیان هەروە بەداخەوە ینی. بەڵێ کەواتە ئەکرێ بڵێن هۆکاری دەست بەکاربوونی تۆ لە میدیای بڵێن
حکوومەتی عێراقیاوی پێوتێ حیزبی بەعس مامجلال پاڵپشتی کردی ئەو کاتانە وەک خۆش حکایەتەکەیت باس کرد تایبەتمەندی تۆ تەنها هێندە بوو جەباری پشتیوانی کردیت ینی پێوەەر نەبوو بۆ میدیا من زۆر جا کۆمەڵە پێوەەر هەبوو توانای شخصی هەبوو تەنانە ڕوخسار و ئەوانە دەوری هەبوو لیاقی قسەکردن دەوری هەبوو ئەمانە بۆ تۆ هەڵسەنگانی بۆ کرابوو ئەمانە ئاسانکەری لە خۆمەوە بوو ڕوخسارم لەخوا بەزار بێ لەبار بوو قۆز بوویت دەستی ئەدەبیم هەبوو شعرم ئەنووسی وتارم ئەنووسی تەرجمەم ئەزانی ئەمانە هەمووی وەکو بڵێ هۆی بەکاربوون دەست بەکاربوون لەوێ پشتگیری کاک جەبار ئەوە بوو منی بەخەبەر هێنا وتی لە تەلەڤیزیۆن لە کۆلیجی سەربازی بێنە تا ماوی ئەبێ تۆ سەلام بۆ لە خۆت گەورەتر بسەنی تا ماوی خانەنیشبی تۆ هەر لە تۆ گەورەتر هەیە ئەبێ سەلامی بۆ ئەوەی کە ئێمە بڵێن وەرە بە خۆ سەر بەخۆ بە وەرە لا ئێمە من وازێنم لە کوردەواریە وتی تەحیە بۆ کەس مەکە وا بوو هەر وا بوو ئەبێ وابێ تا ئێستاش مەسەرەن کابرای خانە نشینە بەڵام کابراایەکە بێنێ تەحیە بۆ سەنێت کە لە خۆی گەورەتر بۆ کاتی خۆی بەڵام ئێوە ئەو کاتانە نەشتان ئەزانی کە بۆ خۆتان ئێوە لە میدیای دەسەڵاتیەکان یا حکوومەتیەکان کە بەرامبەر بە میلەتەکەتان حکوومەتێکی ستەمکارە ئەو وەختە مامەستا ئەو وەختە سەرەتای هاتنە دەسەڵاتی حیزبی بەعز بوو وا خۆی نیشاندا کە هاتووە خزمەتی کورد و عەرەب و هەمی بکە بەڵام ئەوان کەی تێکسون کە سەدام حوسێن هاتە حکم ساڵی هەفتە ئینجا دوای ساڵی هەفتە کە دوای 11 ئازار پەشیمان بۆوە لە ڕێکەوتنەکە 11 ئازار ئەم دەستی بە خراپە کرد باڵێ تۆ شتێکی گرنگ لە گفتوگویەکت لەگەڵ ئاساس کراوە ئەندازەیە وەکو یاداشتەکانیش دوایە لەسەر ژیانت باسی دامەزراندنی تەلەڤیزیۆن لە عێراق و گرنگیەکەی کاڵی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ وڵاتانی عەرەبی و بەشێ لە وڵاتانی بڵێن ئەفریقا و باکووری ئەفریقاوانە عێراق لە پێشینەی زۆریان بووە لە ڕووی دانانی تەلەڤیزیۆن و بەکارهێنانی میدیا ئەوە چۆن ناگە بۆ بینەران باسیکەی ساڵی 56 کۆمپانیایەکی بەریتانی بە ناوی کۆمپانیای پای بەڵێ پای بەریتانی پێشانگایش کردەوە لە بەغا ئەم تەلەڤیزیۆنەی بەکارهێنا مەلیک فەیسەڵی دووەم ئەچێت سەر لە پیشانگەکە بکە ئەمە ئەبینێت ئەڵێ بابی هێنین داوا لە سەرک وەزیرانەکە ئەڵێ بیهێنین ئەنجومەنی وەزیران ئەڵێن پارەمان نییە ئەمە دەوری 600,000 پارەی ئەویان 600,000 دیناری ئەوێ ئێمە ئەو پارەیەمان نییە ئەو پارەیە بەشی تەنیا بەشی ڕادیۆی بەغا ئەکات خاوەنی کۆمپانیەکە ئەم هەواڵە ئەبیستێت ئەڵێ با دیاری بێ لە ئێمە بۆ ئێوە ئەی کاتە دیاری لە 2 مانجی ئایاری 1956 تەلەڤیزیۆن بەکارهات یعنی تەلەڤیزیۆنی عێراق کرایەوە یەکەمین تەلەڤیزیۆن بوو لە هەموو ئەو ناوچەیە لە ناو عەرەب و ئەفریقیا و ئەم ناوچەیە هەمووی یەکەمین تەلەڤیزیۆن بوو لە بەغدا دواتر تەلەڤیزیۆنی کرد دوای لەبنان و دوای کوێت و دوای مسر و مسر وازم 4 ساڵ دوای بەغا ناوخۆی عێراق ئەڵێ بەڵێ دوای بەغدا لە کەرکووک دامەزرا دوای بەغا مووسڵ و بەسڕە دوای بەغا 3 تەلەڤیزیۆن کرایەوە بەسڕە کەرکووک مووسڵ ئەوەی کەرکووک 1967 بوو ئەوانەی بەسڕە و هین هەر ئەو کاتە و بەڵام نازانم بە تەواوی بەروارەکەت پێ بڵێم بەڵام کەرکووک 1967 کرایەوە پێش ئەوەی حزبی بەعز بێتە حکوم تاهری حیا سەرۆک وەزیرانی عێراق بوو کاتی عەبدوڕەحمان عارف بوو سەرۆکی کۆمار ئەم تەلەڤیزیۆنە کرایەوە تاهری حیا خۆی هاتە کەرکووک کردیەوە بەڵێ ئەو کاتانە عەبدوسەلام عارف نەما بوو عەبدوڕەحمان عارف بوو عەبدوڕەحمان عارف بوو بەڵێ تەلەڤیزیۆنی کەرکووک هەر سەرەتا دانراوە بەشی کوردی بۆ دانرابوو نەخێر بەشی کوردی نەبوو هەمووی عەرەبی بوو عەرەبیەکەی بەغا هەر بەرنامەیەک لە بەغا بڵاو ئەکرایەوە تۆمار ئەکرا بۆ ڕۆژی دووەم بە ئۆتۆمبیل ئەهاتە کەرکووک لێرە بڵاو ئەکرایەوە
لە بیرمە من وەکو بینەرێک سێریمە کرد لە تەلەڤیزیۆن نەبووم ئەو کاتە بەرنامەیەکی کوردی هەبوو چارەک سەعاتێک بەرەحمە بێت جەمال جەلال و ژیان ئەحمەد کەمال ڕەئوف ئەو وەکو ئۆپەرێتێک پێشکەشیانە کرد گۆرانی و هەڵپەرچێ بوو بە ناوی ئەنغام منە شیمال تایتلەکەی عەرەبی بوو ئێستاش لە بیرمە 4-5 ئەڵقەی لێ بڵاو کرایەوە هەر ئەوەنە کوردیە وتر کوردی نەبوو. بەڵێ دوایەوەی تۆ دەست بەکارەبی لە 1969 ئیتر هێدی چەند مانگێ دوای ئەوە بەیاننامە 11 ئازار دەرەچێ کێ یەکەم بەیاننامە 11 ئازاری لە تەلەڤیزیۆنی کەرکووکەوە خوێندەوە؟ وەکو بەیاننامە لە بەغا بڵاو کرایەوە ئێمەش لە کەرکوو تەرجمەمان کرد خوێنمانەوە. تۆ خوێنتەوە؟ من خوێنمەوە بەڵێ. ئەو کاتە چه هەستێکتە بوو؟ وەڵای پێم خۆش بوو بەڕاستی لەبەر ئەوەی باسی ئۆتۆنۆمیتیا بوو ئۆتۆنۆمی کوردستان دوای 4 ساڵ من لە دیدارێکە دیدار ڕۆژنامە نووسی لە کتابەکەشم نووسیمە ئەڵێ دوو شتی زۆر خۆش لای تۆ چی بوو وتم 11 ئازار و ئەوەی زۆرش ناخۆش بوو بەداخەوە هەرسێنانی شۆڕشی ئەیلول هەرچە لەسەر بە باڵی مەکتەبی سیاسی بووم بەڵام ئەمە دواڕۆژی کورد بوو یعنی بەڕاستی بە ویژدان پێتەڵێم بە قەبری دایک و باوکم کە لە تەلەڤیزیۆن ئەم خوێندەوە ئەم بینی ئەم هەموو پێشمەرگەیە چەک فڕێ ئەدەن و ئەوەی ئەگریێت ئەوەی لەوێ نەمەتوانی هیچ بکەم ئاهاتمە ماڵەوە ئەگریا بە قەبری باوکم ئەوەندەم پێ ناخۆش بوو. باشە تۆ ئەو کاتانە ئەو ئیحساسەت لا دروست بووە ینی سادەترین هەڵوێست کە بینیت شۆڕشی میلەتەکەت شۆڕشی کورد بە دەستی حکوومەتێکی وەکو حیزبی بەعس بە موئامەرەیەک ڕوخێنرا کۆتای ها سادەترین شت ئەوە نەبوو تۆش دەست بەرداری ئەو میدیایەبی خزمەت بەوە کاواسی لێ بێنی بیتە لانی کەم بچیتە ماڵەوە بۆ خۆداوەکو فەرمانبەرێک دەواممە کرد ماڵم هێنا بلەکە باڵم هێنا بۆ ئێرە کەرکووک لە هەولێرەوە وەکو فەرمانبەرێک ئەگە منیش نەبوایم یەکێتر ئەی خوێندەوە دوایە من ئەو کاتێ ئێمە شەڕەجنێ وشتوان نەبوو شەڕەجنێ ساڵی 90 دەستی پێ کرد ئەو کاتێ وەکو فەرمانبەرێک کوف بێژەرێک هەواڵەکانم خوێندەوە ئەمە هەواڵ بوو. باشە ئەی ئەو کاتانە ئەوە بوو مامجلال هەروەکو چۆن پشتیوانی کردی تۆ بە بێژەرێک لە تەلەڤیزیۆنی کەرکووک هاوکار هەم جوابی بۆ نەناردیتەوە هەڵوێستێکی خۆت بنوێنی واز بێنی هەر پەیوەندی مابوو لەگەڵیان من پەیوەندی مابوو ئەوان کە هەرسی شۆڕشی کورد بوو ئیتر ئەمەلێک نەما ئەوەی لە شۆڕش بوو گەڕایەوە بۆ ناو حکوومەت و گەڕاوە فەرمانی خۆی ئیتر من بۆ واز بێنم بەڵێ وانە بەڵام من باسی نەوەت بۆ بکەم مەگەنەوەت با پێشەوە هەندێک شت باسکەین هەندێک پرسیاری ترەیە پێشەوە بگەینە قۆناغینەوەت ئەویش بەیانی 11 ئازای 1970 بە زمانی کوردی خوێنتەوە یا بە عەرەبی؟ بە کوردی. باشی ئەوە تەلەڤیزیۆنەکە هەموو بەرنامە و بابەتەکان لە بەغداوە بە عەرەبی هات و تەرجەمەتانە کرد. بەڵێ کەواتە مامەستا ببوورە ئێمە تەنیا هەواڵەکانمانە خوێندەوە بە کوردی یەک گۆرانی پێشکەشەکرا گۆرانیەکی ئەوانەی عەلی مەردان هەبوو لە بەغا تۆمارکرا عەلی مەردان سەلاح داودە فایق داودە ئەحمەد شێخاڵی قادر ئەحمەد ئەوانە لە بەغا مەجموعەی گۆرانی تۆمارکرا بوو ئێمە لە کەرکووک هەواڵە چارەک سەعاتێکمان هەبوو 15 دقیقە هەواڵی کوردی دوایە کرایە 20 دقیقە ئێمە لەم 20 دقیقە هەواڵێکمان خوێندە هەواڵەکان 10 دقیقە گۆرانیەک و تەواو بوو لەبەر ئەوە بەرنامەمان تۆمار نەکرد هیچ شتێکمان تەرجمە نەکرد کەواتە ئێوە ماوەمان نەبوو کەواتە ئێوە هەر وەکو نووسنگەیەکی تەلەڤیزیۆنی بەغاوا بوو وا بوو بەڵێ یعنی نەتانتوانێت خۆتان بەرهەمی ناوخۆیتان ماوە نەبوو بەڵام ئەمە تا ساڵی 1976 لە 76 بەشی کوردیەکەن نەخێر 76 نامابستا بەڕێوەبەرێکمان بۆ هات ڕافع کوبەیسی ئەمە ئەندامی لقی حیزبی بەعەس بوو بەڵام پیاوە باش بوو ڕۆژێ بانجی کردموتی بۆ بەرنامەی کوردیتان نییە ئێوتما مەستا 20 دقەمان هەیە 20 دقە هەواڵەکان و گۆرانیەک بەرنامە لە کوێدا بنین وتی بیکە 40 دقە من مەسئولی تەنسیق بووم وتی بیکە 40 دقە لەو 40 دقەیە توانیمان هێن ئیش بکەن لەو بەرنامانەی کە هات مستەفا ساڵح کەریم ئەهات بەرنامەی ئەدیبانی سلێمانی پێشکەشە کرد هەنێ وردە بەرنامەی لە کەرکووک خۆمان ئەما کرد 10 دقەی و چارەجی ئەم بەرنامانە هەبوو بەڵام وەکو کەناڵێکی سەر بەخۆ لە یەکی 6/74
نەک 76 ببوو یەکی شەشی 74 74 کەناڵێک تایبەت بە کورد کرایەوە لە ناو تەلەڤیزیۆن پەخشی تایبەتی کوردی بوو تر بەرنامە زۆر بوو ئەگەر بۆت باس کەم باش ئەم 74 ئەو کاتە ئیتر لە بەرەو کۆتایی مفاوەزاتەکان و بەیانی 11 ئازارە چێ کاریگەری بەیاننامە 11 ئازار بوو کرایەوە یاخود هەر ئەو بە ڕێزەی کە باست کرد ئەو خۆی هاتۆ داوات پێشکەش کرد و قوبوڵی کرد مەسەلەی 74 ئێمە داوامان نەکرد ڕژێم خۆی بۆ ئەوەی کورد بەدەستبێنێ عاتیفەی کورد بەدەستبێنێ لەبەرەوەی شۆڕشەکەمان کە توایەوە پێش ئەوش بتوێتەوە حکوومەت ئەم کەناڵی کردەوە بۆ پرۆپاگەندەی خۆی هەموو شتێک لە بەغا بڵاو ئەکرایەوە دوای کە بووە کەناڵ ئەوایە مە بڵای بکەینەوە هەر بەیاننامەیەک دەرچوو ئەوای ئەمە تەرجمەی بکە بیخوێنینەوە بە تایبەتیش دوایی کە بڵێن شەڕی عێراق و ئێران دەستی پێ کرد باش ئێوە هەر لەو کاتانەدا مەبەستەکەم ئەوە بوو یعنی کاریگەری ئەو بەیانە بوو یاخود هەر ئەوەیە کە بەڕێز دەیڵێ خۆیان یانویست بۆ پرۆپاگەندە بەکاری بێنن ئەزانی بۆ لە بەیاننامەکەیان نەبوو من دوای چەندی ساڵ بەڕێوەبەرەکەمان هات وتی لەمە دووە مەڵێ کەناڵی کوردی بڵێ کەناڵی لۆکاڵ خۆجێتی وتم مامەستا بۆ وتی ئەوە ئەمری وەزیرە ئەوەندەی نەبرد وەزیری ئەعلام یوسف حەمادی حامد یوسف حەمادی بانجی سەرک بەشەکانی تەلەڤیزیۆنی کەرکووک و ڕادیۆی کوردی بەغای کرد لەگەڵمانە کۆبووە من پێشتر جارەتر بینی بووم وتم مامەستا بەڕێوەبەری تەلەڤیزیۆن دێتە لای بەڕێوەبەری گشتی ئەڵێت چل بەرنامەی کوردیم هەیە لە کەناڵی کوردی بەڵام شتیوان نییە لە زیاتەوەی بەڕێوەبەری گشتی بڵێ وەرە بزانام لە چۆ دای ئەنێ چل بەرنامە لە هەفتەیەکە ئاخر لە چۆ دای ئەنێ لە بەغا ئەو شتەنیە پیرۆزبای لێ ئەکات و دیاری پێشکەشەکات وتی ئەی چەند هەیە وتم 10 پەخشی کوردی پەخشی تەلەڤیزیۆنی کوردیە هەمووی زنجیرەی عەرەبی زنجیرەی ئەجنەبی گۆرانی هەر ئەو شتانەمان هەیە کە بانجی کردین وتی چێ بەڕێوەبەری تەلەڤیزیۆنە ئەو دانیشتبوو وتی من وتی باسی باری تەلەڤیزیۆنم بۆ بکە وتی گەورم لە سایەی سەری سەدام حوسێن وتی باسی سەدامم بۆ مەکە باسی تەلەڤیزیۆنم بۆ بکە نەکتێ قسێک دیسان هاتەوە سەر سەدام حوسێن وتی دانیشە نازانی قسە بکەی چێت من دەستم هەڵبڕی وتی فەرموو وتم مامەستا ئەوە لە 74ەوە ئێستا ئەوە 93ەیە لە 74 بۆ 93 کەناڵی کوردیە بەڕێوەبەر ئەڵێ بیکە کەناڵی لۆکاڵ بە عەرەبی وتی یا ئەخی مە تقوليش إنها تعصب يعني بەتوڕەیەوە برا بۆن پێم ناڵێ ئەم ڕەگەزپەرستیە لە چی ینی بۆ وتم مامەستا ئەمە ڕەگەزپەرستی نییە بەندێکی بەیانی 11 ئازار ئەڵێ ئیفتتاح قەنات کوردیە فی کەرکووک وتی ئەوها وتم بەڵێ وتی هادەوە ئەمێنێتەوە کەناڵی کوردی بەڵام بەندێکی وان نییە من ئەم درۆیم کرد بۆ ئەوی شتەکەم بڕوە ئەگەر لێپێچینەوەیکی بکردایە بە دوای بچوو باە من محاسبە ئەکرام چکە درۆم لەگەڵ یا کرد بەڵام بەم درۆیم کە درۆیەکی سپی لە قەڵەمی ئەدەم کەناڵەکە مایەوە هەتا نەوەتونێتتر ئەوە دوایی باسیەکەین ئەو بەشە کوردی تەلەڤیزیۆنی کەرکووک کە کرایەوە تاوەکو کەی و ساڵی 1970 بوو بەردەوام بوو هەروەکوتم یەکی شەشی 74 کە کرایەوە بەردەوام بوو وەکو کەناڵی کوردی نەک هەر کەناڵی کوردی بەردەوام بوو بەڵکو ساڵی هەشتا بینایەکی تازەی زۆر گەورەیان بۆ کردین لە ناو شار جاران تەلەڤیزیۆنەکە لە ڕێی بەغا بوو لە ناو شار کەناڵیشی زۆر گەورەیان بۆ کردنەوە ڕەنگداریش ئەو لا ڕەش سپی بوو بەشە عەرەبیەکە و بەشە تورکمانیەکە و بەشە سریانێکە مایەوە تەنیا کەناڵی کوردی هاتە ناو شار بەڵام کە حربی عێراق و ئێران دەستی پێ کرد ئەوانیش هێنەدای ئێمە و لە ماوەی کوردیان بڕی ئیتر ئەوە دوایی باسیەکەین کەناڵی کەرکووک ببرە پرسیارەکە وەڵامی پرسایە دەمەوە لە 74ەوە بەردەوام و تا 99 ساڵی 99 ما 4 لە بەشە کوردیەکەیە بەشە کوردیەکە کەناڵە کوردیەکە کەناڵە کوردیەکە بەڵێ
بەش نەبوو کەناڵ بوو با کەناڵ بۆی بەڵێ. 74 بەڵێ تەلەفۆن کرا وەڵی تر پەخشی کوردی ڕاگرن ئەبێ بچن بۆ بەغا بۆ تا هەیاسی ڕەمەزان لە کەرکک ئەبێ ئەڵێن کەناڵی کوردی ناکاتە چەمچەماڵ ئەڵێ کەناڵی کوردی چی ئەڵێ با کەناڵێکی کوردی هەیە ئەڵێ کەرکک شاری عەرەبە کەناڵی وتەکە لابن هەر ئەو ڕۆژە تەلەفۆنی بۆ تەلەڤزیۆن کرد وتی پەخش ڕاگرن لە 4 سێی 99 مانجی 6 لە بەغا 2 ساعتیان داینێ لەسەر کەناڵی یەکی بەغا کە یەکی نیوەڕۆ تا 12 تا 2 نیوەڕۆ یان 2 ساعت لە کاتێکە کە تەلەبە لە دەوامن مامۆستا لە دەوامە فەرمانبەران لە دەوامن ینی کەس نایبینێ ئەو 2 ساعتە دایان بە ئێمە هەتا 2023 ڕژەم ڕوخا هەر ئەو 2 ساعتەمانە بوو ئێوە بە بەردەوامی هەر تۆ وەژهی تۆ ئێستا سەیری لەوانەیە بینەران سەیری بەرنمەکە کرد بە تایبەتی لە شوێنە دوورەکانی کوردستانی شۆ کەناڵی کەرکووکەی گەیشتێ ئەگەر ئەو کاتانە بە ئامێری ئاریاڵ وەرەگیرا زیاتر تەلەڤیزۆنەکان هەموو ئەدناسنەوەڵەن چوەتە تەمەنێکەوە ئێستا ئەو کاتانە تەنها تۆ بووی پێشکەشکار نەخێر با بڵێن بێژەری هەواڵەکان بەڵێ نەخێر من جەباری دوایی گەڕایەوە مامۆستایەتی خۆی دوایش هە لەسەر سیاست لە سیادارە درا ڕۆحی شاد نامەکە محەممەد هەرزوو وازێنا من محەممەد هەمەوەندی هات بەڵام وێنەی تۆ زۆر لە بەرچاوی محەممەد هەمەوەندی ڕۆحی شاد ئەمری خوای کردووە محەممەد هات دوای ساڵی 73 بەڕێوەبەرەکەمان وتی نەختی ئافرەتمان ئەوێ ئافرەت بێنن بۆ هەموو بەشەکان ڕاماگەیان 2 ئافرەتمان بۆ هات نەسرین مەحموود و سوهەیلە ئیبراهیم دوای ماوەیەکی تر بێژەری ترمانە شەفیق ڕەفیق ئیتر دوای ئەوە بەس کۆمەڵێک هاتن سیروان ناوێک هات عوبێد ڕەشید هات ڕزگار شوانی هات بە مامۆستا بڵێم دکتۆر سەباح موسا هات زۆر بین ژمارە ئەمانە هەم وەکو بێژەری هەواڵەکان بێژەری هەواڵەکان بەڵام وێنەی تۆ لە 3 دەی ڕابردووە 70 و 90ەکانی شوێنەکەت ڕوونە یعنی بینەرەزانێ ئێستا ئەم بەرنمەی ئێمە بینێ بەڕێز ناسنەوە کە کاتی خۆی زۆر لە کەناڵی کوردی کەرکووک دەرەکەوتی لەوانەیە هۆیەکەشی زیاتر لەوە بێ محەممەد هەمەوەندی گواسرەوە بۆ ڕادیۆ کوردی بەغا شەفیق ڕەفیق بۆ سەربازی بردیان وەکتی جەنجی عێراق و ئێران بوو بە تەنیا مامەوە ساڵێک لە بیرمە مانجی 11 ئەو ساڵە هەتا مانجی 11 ساڵی دووەم من بە تێنیا بووم نەخۆش بام ئەبا هەواڵ بخوێنمەوە هەموو دقەیەک سەرڕەحە ناتق عسکەری بێمایەلی هەواڵێکی ئەوەی دەربارەی جەنجی عێراق ئەوایەتە بیخوێنمەوە و تەرجمە کۆن بیخوێنمەوە 1 ساڵ بە تەنیا بووم لەبەرەوەی هەموو ڕۆژ 5-6 دەرەچووم ئەوە لە بیری خەڵک ماوە زیاتر ئەمە کۆتایی هاتنی شۆڕش کەوتی ڕۆژێکی ناخۆش بوو لەلام 6/1975 پەیمانی جەزائیر بەڵێ تۆ هەواڵەکەی خوێندەوە پێمەوە دیار بوو ینی مەبەست تۆ خوێنتەوە هەواڵەکە من خوێنمەوە بەیاننامەکە ئەوەی لە بەیاننامەکە لە بەغا دەرچوو منی پەناچاری خوێنمەوە تەبان ئەبێ بیخوێنتووە وەختی حەزبی بەعەس هەبوو بڵێ من ناخوێنمەوە پیا هەبوو بڵێ نە خۆت و ماڵ و مەناڵت لە سێدارە ئەدران بەڵام ئێوەش هەر ئەو سیاسەتەکەی بەسەر ئێوە جێبەجێ قبوڵە کرا تو فەرمانبەری ئەی چێکەی ئەبێ واز بێنی ئەبێ بڕۆی ڕاکەی باش دوای ئەوە شۆڕشی نوێ دەست پێکاتۆ چالاکی پێشمەرگە ئەبێ بە تایبەتی لە منتیقەی کەرکووک و ئەوانە ئەو کاتانە هەندێک لە هێزە سیاسیەکان کەسایەتی کورد یا بڵین پێشمەرگە مامە ڕیشە هەیە لەم دەوروبەرە ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ ئەو هەواڵانە کرد هیچ هەواڵەی لەو بارە بڵاو ناکراوە لە بەغا پێشمەرگە ها چالاکیەکرا چۆسەر عسکەری شەڕوی ئەدا هیچ یا حیزبی بەعس کۆمەڵی پێشمەرگەیان لە ناوە باسییان ناکرد ئەوان قەت شتیان باس ناکرد بۆ لەبەرەوە لە سەریان ئەکەوت لەبەرەوە باسی پێشمەرگە هەیە سەدام حوسێن وتی جەلال تاڵەبانی نەخلە بڕاستە ناتوانانی دەکەس بابێت ئەو شاخە بەڵام جەلال تاڵەبانی شۆڕشەکی گەورەی دروست کرد خۆی بە درۆ نەخستەوە
اعترافیان ناکە شۆڕشێک هەیە ئەوەی ئەکرا غیری ئەعلام بوو غیری ڕاگەیاندن بوو. بەیاننامە 11 ئازار بە بڕوای تۆکو میدیاکارێکی سەردەمی ڕژێمی پێشووی عێراق خزمەتێکی گەورەی کە لە پور و کولتور و فەرهەنگ و ڕێکخراوە پیشەیەکانی کوردستانی نەکرد بەبەوەی ئەوەی کە ڕێپێدانێکی باش هەبوو بۆ ئەوەی کە کورد بتوانێت ممارەسەی هەندێ بابەتی کەلتوری فەرەنگی بێگومان مەدانەکە کرایە لە بەردەم ڕاگەیاندن بە تایبەتیش کە بووە کەناڵ ئاخر برنگە ئەمە دوای 11 ئازار 4 ساڵ تا 74 هەر ئەو نیو ساعەتەمان بوو ئەو دقەیەمان هەبوو لەو کاتەوە بۆ کەناڵی سەر بەڵام کە بووە کەناڵ بەڵێ دەرگا کرایە لە بەردەم دەیەها و سەدەها بابەتی کوردی پێشکەشکران و چی تەمسیل هەیە و چی گۆرانی هەیە و چی کەناڵش تایبەت دەبای پڕ بکرێتەوە. ئێوە سانسۆرتان لەسەر نەبوو بۆ ئەوەی کە چی هونەرمەندێک نەهێنن کەسایەتی کورد نهێنن کە دیار بێ. من بەڕێوەبەرێکمان هەبوو من وەکو سەرۆکی بەشی هەماهەنگی عنی تەنسیق هەر دوسێ ڕۆژارێک بۆ ڕقیش ئەنارد فڵان گۆرانی بێش ئیتر قەدەغەیە و باشە بۆ وڵات چۆتە تورکیا لەوێ عالەمی تورکی لە پشتێتی بە تورکمان بۆ وڵات چۆتە سلەیمانی چۆ یعنی شتی ئەو هایە نەکرد. بەڵام ئەمە 89 گواسترانەوە بۆ مووسڵ کەناڵی کوردی چووە مووسڵ بەڵام لەوێش کەناڵ بوو نەک ماوەیە کەناڵێکی تایبەتی خۆمان کەس نەیەزانی ئێمە لە مووسڵین چۆن لە کەرکوو پەخشمانە کرد هەمان پەخش لە مووسڵ ئەکرا. بۆچی 89 چووەوێ؟ 89 بەڕێوەبەری گشتی رادیۆ تەلەڤیزیۆنی بەغا دێتە کەرکووک هەمان قسەی تاها یاسین دەکات ئەڵێ کەرکووک شاری عەرەبە کەناڵ کوردی بۆ وازرتەوە بۆ خۆ هەر بە هەمان زمانی کوردی پەخشەکرا لێ چوینە مووسڵ لەوێ هەمان کەناڵ بینە نەیەزانێمە لە مووسڵین بە کوردی کەرکووک هەولێر سلەیمانی دهۆک بەڵام مووسڵ وەری ناگرت ناو مووسڵ کەناڵەکەی وەرناگرت پەخش لە ناو مووسڵ بوو. بەڵێ فەرموو ئەو کاتانە شەڕی عێراق ئێران ماوەی 8 ساڵ بوو بە بەردەوامی ئێوەش هەواڵەکانتانە خوێندەوە ئەو هەواڵانەش کە ئەتان خوێندەوە لەسەر شەڕەکان خۆتان بۆ خۆتان نووسەر و داڕێژەری هەواڵەکان مونیا خودت هەر لە بەغدا بوو ئێوە تەنها تەرجەمەتانە مامۆستا هیچ بابەتێکی سیاسی هیچ بابەتێکی هەواڵ ئێمە نەمانەتوانی شتێک یەک وشە زیاد بکەین هەمووی لە بەغداوە چی لە بەغداوە لە باوەی جەنگەکە چی لە بەغا بڵاوکرایەوە لە کەرکووک تۆمارەکرا و دەنگ ئەبایەت بکەینە کوردی بخوێنینەوە بەڵام ئێمە لای خۆمانەوە شتێکمان نەبووە. ئێوە فلتەر یا بڵین چاودێرتان بەسەرەوە هەبوو بۆی متابعەتان بەخوا لە ژێرەوە بەکارهێنانی ژێرەوە هەبوو زاراوەکان شێوازی هەواڵەکان چۆن خۆتان بپارێزن تەنیا لە سیاست دوور بکەرەوە سنوورێکمان هەبوو لەو سنوورە دەرمەچوو هەتا لە بەرنامەکان لە بەرنامەکان لە بۆنەیەکی مەسەلەن بڵێن حەفتەی تەمووز بۆنەیەکی لە دایکبوونی سەدام تەنیا پێشەچیەک پیرۆزباییە لە سەدام بکە دوای ئەوە چی ئەڵێ بڵێ بەڵام قسەی خراپ مەکە باسی فۆلکلۆری کوردی ئەەکەی چی ئەەکەی بڵێت تێپسێری کوردی بینی چیمان هەیە چیمان ئەکرد سانسۆرتان نەبوو لەسەرەوان نەبوو بەس سنوورێکمان هەبوو زیانی بۆ ڕژێم نەبێ قسە نەبێ بە ڕژێم لە ژێرەوە ژێر بە عەرەبی تەحت الخەت شتێک نەبێ زیانی بۆ ڕژێم سەربەست بین. بەڵێ بەڵام پێشتر ئێوە هەواڵەکانە خوێنراوە بۆ نمونەتان وت لە ناو جەرگەی کوردستانەوە بەڵێ دوایی وابزانم کوردستانەکەیان قەدەقە کرد لایەن برد ئەمە کاک جەبار دەستی پێ کرد ئەمە بیدایەت هەر ساڵی 69 منیش جەمال هەر ساڵی جەبار جەباری ئەم لە ناو جەرگەی کوردستانەوە منیش ئەموت کە هەواڵمە خوێندەوە نردیان بە شۆرمانە بەڵێ وتیان پارێزگار ئەو کاتە غانم عەبدولجەلیل بوو نردی بە شۆرمان ئێمەیان برد بۆ ئەوێ ئەمە بۆ لەکوێ ئەمرتە وتما ئەمە عەلی عەسکەری کە باڵی مەکتەبی سیاسیە بڕیاری ئەوەی خوێنینەوە ئاگاشی لێ نەبوو وتی ئەوها وتم بڵێ وتی بەردەوام بن بەڵام کەمتر هەموو دەقەیەک مەڵێن ئەمە غانم عەبدولجەلیل پارێزگاری کەرکووک بوو بەداخەوە دوای 11 ئازار قەدەغە کرا وتیان ئیتر ناڵێنەوە چوینە لای پارێزگار وتم مامۆستا تۆ ئەو وەختە کە هیچ نەبوو
وتت قەینا ئێستا بەیانی یاسا ئازار ئۆتۆنۆمیمان هەیە بە چاوی تۆ لێپرسراوی قسەی خۆمم ئەمە قسەی غانم عەبدولجەلیلی پارێزگاری کەرکووک بوو وتی ئەو 11 ئازارە ئەوە نییە کە ئێوە تەسەووری ئەکەن مەمنوعیتر ئەو وەختە بڕوایان بە بەیاننامەکە نەبوو کوردستانیان لێ قەدەغە بەڵێ من دوایەوە بە 10 ڕۆژ عەلی سنجاری هاتە کەرکووک وتارێکی هەبوو دەربارەی 11 ئازار شتووە پێم وتم کاک عەلی ئەوەیان لێ قەدەغە کردوین ئەوشی پرچی وت بۆ عەزەب ئێستا ناڵێن وتم محافظ قەدەغەی کردووە وتی قەینا من ئەمەرتان بۆ دێنم بەڵام حەزبی بەعەز ئەوەندە توندڕەو بوو بڕێرەشی بەدا بواە بە قسەی کەس پەشیمان نەبووە نەیان هێشت بەڵێ ئەو ماوەی 8 ساڵەوە گوتم پێشتر کە شەڕی عێراق ئێران بوو زۆر جار ئێوە هەندێک وێنە پەخشەکرا لێ بۆ وێنەیەک سووەر منە المەعرەکە و ئەوانە چۆن مامەڵەتان لەگەڵ ئەوانە ئەکرد زۆر جار دیاردەی دڵتەزێنی تیابوو و دیاردەی نەشیاوی تیابوو پیشانی بینەری بدەن ئێمە بە بەڕێوەبەر کەوت بوو بەڕێوەبەرێکمان هەبوو ئیبراهیم دووری خەڵکی بێجی بوو وەختی خۆی لە کەرکووک مامۆستا بووە 4 ساڵ مامۆستای سەرەتایی نەختێ کوردی شێزانی ڕۆژە بانجی کردم وتی سەمای ڕۆژهەڵاتی ئەو مسرەکان نمسە ڕوود وتی ئەمانە دەرمەکە لەبەرەوەی کورد ملەتێکی خاوەن خەو ڕەوشتی بەرزە نابێ ئەمە ببینێ ئەوائلی کورد نابێ ئەمە ببینێ زۆرم پێخۆش بوو لامان برد بەڵام کە ئەو ڕۆیی بەڕێوە برێشتر هات وتی ئەبێ دەربچێتر بە بەڕێوە وەرکەوت بوو بەڵێ من باسی بۆ نوێ وێنەکانم کرد وێنەکانی شەڕی عێراق ئێران و ئەوانە ئێوە لە کەناڵی کوردی کەرکووکەوە ئەوەی بڵاو کراوە تۆمارمانە کرد ڤیددیۆ تۆماری کرد دوای نیو سعات کە وەرجێڕانەکە ئامادە ئەبوو بە کوردی ئەمان خوێندەوە باشە ئێوە لە کەرکووکە چەقی ململانەیە بوو کوردی تیا بوو عەرەب تورکمان یعنی وەکو دەستگایەکی ئیعلامی چۆن توانی ئەم هاوسەنگیە بکەن یا تۆ خۆت وەکو کوردێک یعنی چۆن بەرخوردت لەگەڵ ئەمە کرد لەسەر ئەو کەسە ئەکەوێت لەسەر ڕەفتاری ئەو کەسە ئەکەوێت بن ڕێزی هەموویانەمە گرت وەکو سەرۆکی بەشی تەنسیق بابەتێک لە شاشە دەرناچوو لەژێر پەنجەی منەوە نەبووایە نەک هەر کوردی و عەرەبی تورکمانیەکەش هەرچی بڵاو کراوە کە دوایی بڵێن کە کەناڵی عەرەبی لەغو کرا کوردی لەبەرەوەی باغا ئەگەیشتە هەموو عێراق کەناڵ عەرەبیەکەیان لابرد لە کەرکووک فترە عەرەبیەکە تورکمانی و سریانەکە هاتە لای ئێمە سەر کەناڵی کوردی سەعات و نیوێکیان لە کەناڵی کوردی بڕی بەڵام من وەکو سەرۆکی هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەر ڕێکەوتین لە برەی ئەو سەعات و نیوە بەیانە 3 سەعات پەخشمانە کرد هەموو ڕۆژێک تۆڵی ئەم سەعاتیوێکە ڕۆیشت ڕێز یەکترمانەگرت کەناڵ دەرەوەی کەناڵەکە بە تایبەتی ئێوە یعنی ئێوە بۆ خۆی تۆ بە تایبەتی کە کوردی تیابوو چالاکی هەبوو تەنزیمی حیزبە سیاسیەکان ئەو کاتانە چالاکیان هەبوو مەترسی ئەمنیشتان نەبوو ئێوە لە ناو کەرکووک لەلایەک چاودێری ئەمنی حیزبی بەعەس لەلایەکی ترەوە هێزە کوردیە ناوخۆیەکان لەبەر لە ئیعلامی کوردیان مەترسیتان نەبوویەوە بەڵێ بەڕێوەڵا هەبوو ما شتێکی بۆ باسکەم لە هەولێر مێرەجانێک کرا مێرەجانێکی شعری دەربارەی قادسیەی سەدام لە پشت ئەوانەی کە شتە خوێندنەوە قطعەیەکی گەورە قادسیە سەدام نووسراوە بە گەورەیی تەلەڤیزیۆنی کەرکووک بەڕێوەبەر ڕۆیشتووە لەگەڵ وێنەگرەکان مێرەجانەکەیان مێرەجانی شعری هەموویان تۆمار کردووە مۆنتاژیان کردووە حازریان کردووە هێناویانە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک داوێتێت ئەو ئافرەتەی کە لێژێر دەستی منایشەکە بەڕێوەبەر پێوتوە ئەمە هەڵگرە هەر کاتێک شەڕ بوو لەبینی هجوومێک ئێران یا عێراق ئەمە بڵاو بکەرەوە بە کوردی لە کەناڵی کوردی بە منی نەوتووە بۆ ئێستش نازانم ڕۆژێک شێزا عەبدوڕەحمان هات وتی بەرنامەیەکی لای ئێمە هەبوو وتی لە بەرنامەکەم شعرێ دەرەکەم چوو بووە مەکتەبەی ئەو شریتانێتیایە ئەو ئافرەتەکە شریتەکەی دابوو پێی لەمە شعرێکی دەرکرد بوو کابرەیە کە لەگەڵمان ئیشەکە
پێشتر من لەگەڵ بەڕێوەبەرا قسەم کەوتم من سەرۆکی بەشی هەماهەنگیم، سەرۆکی بەشی هەواڵەکانم، سەرۆکی بەشی لێکۆڵینەوە و تحقیقی ئیداریم، سەرۆکی بەشی تاقیکردنەوەی هەموو بێژارەکانم، یعنی کۆمەڵێک ئەرکم لەسرە ئەخباری هەواڵیش خوێنمەوە تەرجمەشەکەم بە هەواڵەکان بدەینە ئەو برادەرە بەڕێوەبەر ئەویش وێستا بوو بەڕێوەتی تۆ هەتا من بەڕێوەبەر بم تۆ چاوی منی لە دائیرە جارێتریش پێتوتوم قبولی ناکەم هەر خۆت ئەم برادەرە کە شێزاد عەبدوڕەحمان هات لە بەرنامەکەی ئەم شعرەی بڵاو کردووەتەوە تەلەفۆنی بۆ ئەکا ئەڵێ ئەوەی چاوی تۆی بە ئەم شعرە ببینە بزانن چی دەرچۆ لە تەلەڤیزیۆن تەلەفۆنی بۆ کردم ئەم بەرنامەیە فەحس کردووەتم نەخێر وتی دوایی لەگەڵ فڵانە ناوی نایێنم لەگەڵ فڵانە فەحسیکەن راپۆرتێکم بۆ لەسەر شعرەکە بەرنامەکە تەوا بوو چون لە ڤیدیۆ هەردووکمان وێستاین ڕۆستەم باجەڵان بە ڕەحمەت بێ ئەڵێ دایەکە مەناڵ بووم چۆلەکەی کەوتە حەوشەکەمانەوە بریندار بوو دانم دایە ئاوم دایە لە ناو قەفەسەکەیە هەتا چاک بۆ ئیتر ئازادم کرد وتە ئەمە چیتیایوتی با ئەمە پێشمەرگەیە و بریندار بووە و دوایی چۆتەوە شاخ وتم باشە بۆچی فیدایی فەڵەستینی نەبێ کاک فڵان وتی بەرنامەکە کوردیە وتم باشە ئەی تۆ ئەزانی مامەڕیشە پێشەوەی پێشمەرگە بێ فیدایی فەڵەستینی بوو ئەوە ئەزانی وتی نەوەڵا دەمدەما ئەوە مامەڕیشە کە ئێستاکە ڕەمزی کووردە ڕەمزی شۆڕشی کووردە فیدایی فەڵەستینی بوو پێشتر لەم ئەستایە بەڕێوەبەر هاتە ژوورەوە وتی ها هیچی تایە وتم سەبارەت دەمەون هیچ تیانە ڕەئی ئەوی وەرنەگرت بەیانی ئەمن بانجا کردم هەر ئەو هەیە چێ هەیە لێکۆڵی لەگەڵ تەلەڤیزیۆن کارمەندانی تەلەڤیزیۆن ئەندازیارێک و دوو عەرەبی هاوردە ئەندازارەکە کورد تورکمان بوو بانجیان کردم وا حسابم لەگەڵاکەن کە من تاوانبارم کورەوتم عیب ناکەن ئێوە لەگەڵ منە من تەلەڤیزیۆن من بەڕێوەی ئەبم لەگەڵ منە لێکۆڵینەوەکەن بڕۆ لەگەڵ مدیرەکان لێکۆڵینم کە بەزانە چۆن ئەمشیتە لە شوێ هێناوە یعنی زۆر ڕاستگۆم لەگەڵ تا بە تووڕەی دەرچوومتم من قسەم نییە و چیش ئەەکەن بیکەن دوای من ئەندازیارەکە کابرای تورکمان و هاوڕێی خۆم بوو وتی عیبە بۆ ئێمە لەگەڵ ئەو کوڕەوە قسە بکەین بۆ ئەوەی نەشیش بستێنە کەباب ڕۆژێ قەتەعڕاتبیان کردم بەڵام خەبوڵم نەکرد هەستم چوومە هەولێر بە ئەمت بۆتەوە ئەگە بە خێرایی ماوەی بەرنامەکەم تەواو چوومە هەولێر وتم ئەوانم بینی کە وتیان بابە ئەو ئێستا ئەم شعرە ڕۆستە بازەڵان دیاری وەرگرتووە پارسە عەرزێکی لە حەزبی بەعس وەرگرتووە ئینجا چوومە بەقا شکاتم کردو لەگەڵ مدیر عام قسەم کرد ئینەکەی لابردم سزاکە کتابێک شکری بۆ کردم 100 دیناریشی دامی حەقی ڕێگا ئەو وەختە سیارە بە دینار ڕوبعێک بوو مەبەستم هەی ئەوەی ئی خۆمان بوو کە لەسەر من شتی نووسی هەبوو زۆر هەبوو لە بەڵێ ئەم باسی کێشە ناوخۆیەکانمان من ئەم بەشەم تەواو بێ بە کورتی پرسیارێکەکەم ئەو کاتانە کە شەڕی عێراق ئێران بوو ئێوە لە ناو بینایی تەلەڤیزیۆن و ئەوانابوون مەترسی ئەوەتان نەبوو فڕۆکەکان بردومانتان کان بێنە سەرتان خۆتان نەزان لە کاتی شەڕ ئەو حاڵەتانە هەبوو بەڵێ ئێمە سەردابمان هەبوو ژێرزەمیمان هەبوو لەگەڵ لە شوتەکە لێدا دابزینە ڕوبەڕووی ئەوە نەبوونەتەوە هیچ کاتێک بەڵام لێ نەدرا تەلەڤیزیۆن لێ نەدرا بەڵێ من سوپاس دەکەم لە بەشی یەکەمی بەرنامەکەم ئامادەبووی سوپاس بۆ هاشم جەباری بێژەری پێشووی تەلەڤیزیۆنی کەرکووک لە سەردەمی ڕژێمی عێراقیدا سوپاس دەکەم کە لە بەشی یەکەمی بەرنامەکەم ئامادەبووی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەم لەگەڵ هاشم جەباری تاوەکو بەشی دۆمی بەرنامەکە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموولا.